تەقەیەکیش بکەین چۆنی جانەکەم وای باشم میتەجم وەڵام من باشم تەندروستی چۆنە وای باشم دەست ماچەکەم من دەستە ماشەکەم گەرماو نییە نەوەڵی گەرمان نیە جەوەکەی گەرمە وایە وای گوارەکە فرۆژ وایە وای بۆتیان کڕێەوە ئێرە وڵا سێدانیان بۆ کڕینە سێ گواریان بۆ کڕیتی بەڵێ یعنی تۆ گوارەیەکت فرۆژ سێدانەوە بۆ کردرا بەڵێ لیا وڵا خۆی هی ئاڵتون وی جا فرۆشتم لەبەر خوشکەکەم بۆ نان و ئاو بوو هەموویشی یعنی گوارەکانی تۆ دایکە فرۆشتی بۆی کە یارمەتی خوشەکەتی پێبا بەڵێ خوشەکە تەلەبەیە بەڵێ ئێستەمە گۆرەکانە فرۆشراوە بەڵێ کەی فرۆشتت وڵا هەر ئەمڕۆکە هەر ئەمڕۆ فرۆشتا بەڵێ هەروەڵا بەداخەوە ینی سپاس لەو کەسانەکەم کە دەستخۆشییان لێ کردومە سپاس لەو کەسانەشەکەم کە کۆمنتی ناشتیان کرد سپاس لەو کەسانەشەکەم کە کۆمنتی جوانیان کرد دەستخۆشی لەو کەسانشەکەم کە هەدیان بۆ کردومە ئەدیان بۆ نردی بەڵێ لەشتی سان سپاسیانەکەی بەڵێ دڵە خۆش بوو کە خەڵک تەلەفۆنی بۆ کردی وتی مەشیامانەوە دیاری بۆ بکڕین شتی جوانە بۆ بکڕین بەڵێ زۆریشم پێخۆش بوو زۆر پێخۆش بوو زۆریشم پێخۆش بوو بەڵێ چی بە مناڵانی کوردستان ئەڵێی بەم ناوانەی کوردستان ئەڵێم یاخوا هەموو ڕۆژە بەش بێ لە شەڕوشی دوور بن ناخۆشی دوور بن بەڵێ لەشتە ساق بەیاخوا بە چی شتێ زۆر دڵە خۆش بۆ کەسانی کە تەلەفۆنیان بۆ کردی چی شتێکیان زۆر بووە هۆی دڵخۆشی تۆ ئەوە منەوە دڵخۆشیم هەمیان یعنی دانێکیانە بوو گوارەی بۆ گوارەکەم بۆ کڕیمەوە یان دڵخۆشتی بۆ مەکتەبی بۆ کڕن زۆرم پێخۆش بەوانەمی بۆ کڕی شتی مناڵیان بۆت کڕشتی مناڵان بەڵێ چی بوون شتەکان وڵا هەمیشی تەوقە بوو ئەمە شتی مناڵان و گوارە و بەڵێ ئێمەش هەر بە ناوی کەناڵی ئاسمانی زوومەوە سپاس و دەستخۆشیمانەیە بۆ تەواوی بینەرەکانمان لە هەرێمی کوردستان و لە ئەمریکا و لە ئەوروپایش خەڵکانێکی زۆرە بوون کە هاوکاری مەشیان کرد مەشیاجان بەهۆی بێموچەییەوە کە سوکار یاخود دایک و باوکی ناچار بوون کە گوارەکانی بفرۆشن بۆ مۆسرەفی ماڵەوە بەڵام خۆشبەختانە لە دوایەوەی کە گوارەکانی فرۆشت و لە ڕێگای بەرنامەکەیەوە کاردانەوەیکی زۆر گەورەی لێکەوتەوە و خەڵکێکی زۆر هێنایە سەرخات میلەتی کوردیش و میلەتێکی بە سۆز و بە ڕەحم و بە ویژدانە ئەم مووقیفای خۆت ئەم ڕووداوەی پێهەزم نەکرا بەڵکو یەکسەر هاتنە سەرخات مەجموعەی خەڵکی زۆر لە شارەکان هێرمی کوردستانە و داوای ژمارە تەلەفۆن و داوای ئەدرەسی مەشیان کردبەوەی کە گواری بۆ بکڕنەوە ئێستا سوپاس بخوا لە بری گوارەیەک سێ گواری ئاڵتونی بۆ کردراوە و لەگەڵ چەندین پێداویستیشتی تری منداڵانە و لەگەڵ چەندین دیاریتری بە نرخ و گرانبەها بۆ مەشیاجان ئینشەڵا مەشیا بێتە سمبولێکی جوان و هیچ کاتێ منداڵانی کوردستان محتاج بە هیچ شتێک نابن و ئینشەڵا دایک و باوکانیش ناچار نابن کە پێداویستی منداڵەکانیان بفرۆشن ئومێدی سەلامەتی بۆ مەشیاجان و تەواوی بینەرەکانمان لە هەموو دنیا دەیت خواحافیزیشان لێ بکە خواحافیز